سنرانی عزیز سڵاوتان لەبێت بەپێی تازەترین ئاماری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها لە ماوەی ساڵی 2018دا زیاتر لە 5,000 کەس لە هەرێمی کوردستان تووشی نەخۆشی ژێرپەنجە بوون. بە دوواداچوونی ئەم جارەمان لە تەڤەری قەڵازەیە دەپرسین هۆکارەکانی تووشبوونی نەخۆشی ژێرپەنجە لەم شارەدا چییە؟ لایەنە پەیوەنددارەکان چ میکانیزمێک دەگرنە بەر بۆ بەرەڵاستیکردن ئەم نەخۆشیە؟ حکوومەتی هەرێمی کوردستان چ پلانێکی هەیە بۆ بڕکردنی ئەم نەخۆشیە؟ وەزارەتی تەندروستی چۆن و بە چ ڕێگایەک هەڵدەستێت بە چارەسەرێک بۆ ئەو کەسانێک کە تووشی ئەم نەخۆشە بوون؟ ئەمانە و چەند پرسیارێکی دیکە لەم بەرنامەیەدا تاوتوێ دەکەین تا کۆتایی بینەرما بن. ئێستا ئێمە لێ وەستاین ئەم شوێنێکە تایبەتە بە فرەدانی پاشماوە زبڵ و خاشاکی ناوچەی قەڵازێکە هەم سەیدەلەکانی ناو بازار هەمیش ئەوانەی کە کۆمپانیەکانی پاکردنەوە پاکی دەکەنەوە لێرە فرێدرێت. ئەگەر تەماشا بکەین دەبینین لێرە بەشێکی زۆری ئەو پاشماوەنە تێکەڵ بە ئاوێک بووە، ئاوەکە ڕەنگی گۆڕاوە ڕەش بووە، پاشان ئاوەکە دەچێتەوە پاڵ جۆگەیەکەوە لەوێشەوە چێتە پاڵ پرۆژەی ئاوی خواردنەوە. ئەمە لە کاتێکدایە لایەنە پەیوەنددارەکانی ئەم ناوچەیە زەمانەتیان داوە کە گوایە ئاوی ئەم ناوچەیە پاکە و بۆ خواردنەوە دەشێت. دەمانەوێت بە دووداچوونەکەمان بەرنە لای لایەنە پەیوەنددارەکانی ئەم ناوچەیە لە لیژنەی تەندروستیە لە لیژنەکانی قایمێتە لە هەمان کاتە لایەنی پەیوەنددار ئەگەر بێت و بەستنی کە چارەسەرێک بۆ ئەم شوێنە نەدۆزرێتەوە ژیان لەم ناوچەیە دەکەوێتە مەترسیەوە. بەڵامەی دەبینین ئەمە جۆگەکانە ئەو جۆگانە کە پاشماوەی ئەو زبڵ و خاشاکە تێکەڵی بووە و لێرەوە داخڵی پاڵ ئاوی پرۆژەی ئاوی خواردنەوەی قەڵازە دەبێت کە بە پرۆژەی ئاوی خاص ناسێنراوە. لە کاتێکدا کە کاتێک بێت و هاوینان ئەم ئاوە کەم دەکات زیاتر مەترسی لەسەر ئاوەکە دروست دەبێت. تۆ چۆن ڕۆژانە دەی لێرە ئیش دەکەیت؟ وەڵی من کاکە هاوڵاتیەکی ڕۆژهەڵاتی کوردستانم ماوەی 15 ساڵە ئاوەرەی هەرێمی کوردستان بوو. لەبەر بێ ئیشوکاریان نەمەعاشن هەیە و ناکاسبین هەیە لە کرێخانووی داین و مەجبورین تووشی ئەو نایلۆنە مایلۆنە بووی. بەڵە تو ئاگاداری لە قەڵازێ نەخۆشی ژێرپەنجە بەرزترین پلەی تۆمار کردەوە بەرا بە شارەکانی هەرێمی کوردستان؟ وەڵی وەدەڵێن بەڵێ خەڵک وەدەڵێت بەڵێ ئێوە ڕۆژانە لێرە ئیش دەکەن بەشێکی زۆری ئەو پاشماوانەی کە شارەوانی دەیهێنی یاخود ئەوانەی کە لە نەخۆشخانەکان دێن دەگوترێت چتەنە ئاوی بخواردنەوە گەشتی وا هەیە لەم ناوچەیە؟ واللهی وەک خۆم نەمدیوە بەڵام خەڵک باز دەکات بازە کەسێک وە دەڵێن. هیچ ئاوێک هەیە لێرە بچێتەوە پاڵ ئاوی خواردنەوەکە؟ وڵای جاگە و چۆمە بچیتەوە ناو ئاوی چۆمی خاسی دنا با ئاوەیەگە لە قەڵازێش بە دوو ئاوی لێن دوو چۆمی لێن ئەوی شار دوو دەچنەوە ناو ئەو چۆمەیە بەڵام لە ئاوی ئێرە ڕەت دەبنەوە ئەو چۆمە. تا ئێستا لە لیژنەکانی تەندروستی هیچ کەس هاتووە ڕێنمایی بێەوە داوێت بۆ خۆپاراستن لەم نەخۆشیە؟ ناوەڵای هیچ کەس نهاتوە کەس نهاتوە. ڕۆژانە بە بەردەوامی چەند کەس کار لێرە دەکات؟ وڵات 10 کەس 10 نەفەر بەردەوام ناوز بڵێ کار دەکات؟ بەردەوامەرێ وڵات ئەوە ئاویەکە دەستێەوە دەبێت تێی وەرەی ئەو لایلۆنەیە هەڵدەگرێەوە ئەوی هێستێ نافرۆشێت. ئەگە بفرۆشێ ڕۆژێ 8,000 دەکەی بەڵام ئێستێکە ڕاگیرا ئەویش نافرۆشێت. بەڵێ تۆ وەکو هاوڵاتێکی ئەم شارە ڕۆژانە لێرە ئیش دەکەیت تا ئێستا هیچ کام لە لیژنەکانی وەزارەتی تەندروستی هاتوون ڕێنمایی بێەوە دەن کە قەڵازێ ڕێژەی بەرزی نەخۆشی ژێرپەنجە لەم شارەدا هەیە؟ نا کەس نهاتوو. ئەوەندەی ئەقمان پێ بشکێت تێی بگەین بۆ خۆمان پاراستنی خۆمان ڕساو دەگەیش زۆر لە چا ئەو پیسایە ئەو نەخۆشیانە ئەو بڵین وایرۆس و میکرۆب کە تێیدا هەیە شتێکی وانە. بەڵێ دەگوترێت بەشێکی زۆری ئەو پاشماوانی لێرە دەڕژێت دەچێتەوە پاڵاوی خواردنەوەکە هەیە لێرە؟ وەڵای شارەوانیان کۆمپانیا گڵی وەسەردا بەڵام ئەو شتێ ڕێگاچارەی ئەسڵی ڕێگاچارەی بنەڕەتینە چونکە پاشماوەکە ئاوەڕۆیەکەی دەستەوە سەر وانێکی سەر چۆمی خاصی دەستەوە بۆ دیسان بە خواردنەوە خەڵکی خەڵاز دێتەوە. پاشماوەکانی نەخۆشخانەکانیش دێنە ئێرە؟ نانایە. ئەیەوان لەکوێ شارنەوە؟ ئەمان فەقەت سەدەلەکانی نێو بازاری زۆر خەتەرەوی دێتەوە. جاری وایە لە ئەخمان بریندار دەبێت شتێک بریندار دەبێت زۆر خراپە. بەڵێ واتە ئەو سەدەلانەی لەناو بازار دانراون پاشماوەکانیان دێتەوە ئێرە؟ دێتەوە ئێرە. بۆ خۆشیان ئەو خودی سەیدەلەکان بۆ خۆیان نەچی ناکەن لە بەرچاوی ناکەن هەموو شتێک تێکەڵ و پێکەڵ دەکەن و دەینێرن بۆ ئێرە.
جاری وا خوێنی ماوە بەسەر چ تێدا سرنجی تێدا هەیە کە ڕەنگ بە هۆی نەخۆشیەوە ئەمەش تووشی نەخۆشی بن. تا ئێستاەوە چوون بۆ پشکنی خۆ جستەی خۆتان لە نەخۆشخانە؟ نا چێ کاری لە وڵاتێکدا چێ کاری بەشتی وا هەیە؟ چ بەرپرسێکە ینی چێ بە کەمی هەیە ینی بەرپرس حەز بە مەسئول بە بەرپرسیاتی خۆی بکابێت ڕێگا چارێکش بۆمەوە بینە یان بێ ڕێنوێنیکە. پێت وایە ئێرە خەتەریات دروست کردووە لەسەر تێکچوونی کەش و هەوای ناوچەکە لە هەمان کادا ئاوی خواردنەوە؟ بۆ ئاوی خواردنەوەی دەتوان بڵێن لە 75 بۆ سەرێ، بەڵام بۆ کەش و هەوا نەجنکان ناسووتێ دای دەپۆش، بەڵام بۆ ئاوەکەی بە. زەوەی بینیتان بەشێکە لە هۆکاری سەرەکی لە توشبوون بە نەخۆش شێرپەنجە لەم ناوچەیەدا کە بەم شێوازە زبڵ و خاشاکی ئەم ناوچەیە فرە دەدرێت و پاشان بەشێکی تێکەڵی ئاوی خواردنەوە دەبێت. ئێمە بە دووداچوونەکەمان دەبێنێ لای لایەنی پەیوەنددارەکانی ئەم ناوچەیە پرسیار دەکەین و وەڵام وەردەگرینەوە لەگەڵماندا بن. ئێستا ئێمە لە بەردەم بەڕێبەرایەتی قایمی قەزای پشدەرین دوای ئەوەی بە شێوەیەکی مەیدانی سەردانی ئەو ناوچەیەمان کرد کە زبڵ و خاشاکی ئەو ناوچەی لێکۆ دەکرێتەوە پاشان بەشێکی زۆری ئاوەکەی تێکەڵاوی ئاوی خواردنەوە دەبێت. دەمانەوێت لایەنی پەیوەندداری ئەم ناوچەیە بدوێنین هەوڵەکانی ئەوان چییە بۆ ڕوبەڕووبردنەوەی ئەم پاشماوانە و لە هەمان کاتدا لیژنەکانی ئەوان چۆن چاودێری بازاڕ دەکەن لە کۆنتڕۆڵکردنی ئەو خواردنانەی کە هاوسنوورە لەگەڵ ئێرانە و داخلی هەرێمی کوردستان دەبێت. ڤایرۆسی ئەوە بە زۆری ڤایرۆسەکەی ئێوە کولانی یەکەم بەرپرسیدار لەم ناوچەیە چ میکانیزمی دەگرنە بەر بۆ بەرەنگاری بوونەوەی ئەم نەخۆشیە؟ لە ڕاستیدا ئەگەر بڕیار بێ هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە بریتی بێت لە ئاو و هەوا و ژینگە و خاک و خۆراک و ئاسی و شیاری تندروستی کۆمەڵگا لە ڕووی ئاو هەواوە ناوچەی ئێمە ناوچەیەکی کوێستان و بەفرامبارە ئەو هەوایەکی باشی و پاکی پاک و خاوێنی هەیە. لە ڕووی ئاویشەوە لە ڕاستیدا دەتوانم بڵێم شاری قەڵازێ ئاوەکەی لە ئاوی بەشی هەرە زۆری شارەکانی کوردستان باشتر و پاکترە لە بەرەوەی بەشێکی ئاوی هەڵشۆیە کە ئاوێکی کانی و ئاوی معدنی لە بابەتی ئاوی معدنیە باقیەکەی کە نزیکەی لە 95 ئاوی قەڵازەی لە ڕێگەی پرۆژەی ئاوی خاصەوە دابین دەکرێت. ئەو پرۆژەیە هەم بە خۆی پرۆژەیەکی متەکامیلە هەم دایری بڵێ فەرمانگەی ئاویش لەگەڵ ئەو کۆمپانیای کە ئیداری پرۆژەکەش دەکات هەر لە فەرمانبەری لە بەڕێوەبەری دایری ئەوە تا خواری موظفی خواری خواردنەوەیان بەشی هەرە زۆریان خەڵکی اختصاصی و پسپۆڕن دەرچووی هەندسەی کیمیایی و بایۆلۆژی و کیمیایی ئەمە بەسمەوەیە کە دایرەکەش دایرەیەکی اختصاصی و پسپۆردیە کەمترین کەم و کوڕی تێدا هەیە بۆ بێزگەلەوەی کە ئاوەکەی هەمووی لە ڕێگای سولفاتی ئەلمنیۆم و لە ڕێگای کلۆرێشنەوە بە پێی مواصفاتی WHO پاک دەکرێتەوە. من دڵنیام لەوەی کە ئاوی قەڵازێ ئاوێکی زۆر پاکە بە دلیلی ئەوەش کە کەمترین نەخۆشی گواستراوە لە ناو شاری قەڵازێ و لە ناحەکانی سنووری قەزای پشدەر هەیە ئەوەش دەیسەلمێنێکە ئاوەکەی ئاوێکی پاکە. بەڵێ کاکە بگور دەتوسێم ئێمە بە شێوەیەکی مەیدانی سەردانی ئەو ناوچەیەمان کە خۆڵ و خاشاکی قەڵازێ کۆ دەکرێتەوە لەوێ ژێرگڵ دەکرێت. بەشێکی زۆری ئەم خۆڵ و خاشاکە بە پێی وتەی شارعەڵەکانی کە لەوێ بژێوی ژیانیان تۆم دەست دەخرێت ڕۆژانە باز دەکەن بەشێکی زۆری پاشماوەی سێدەلەکانیش دەلێ فڕێدرێ. ئێوە وەکو لیژنەکانی ئێوە وەکو هەرەمی لوتکەیت لە دەسەڵات لەم ناوچەیەدا چیتان کردووە بۆ ئەوەی چارەسەرێک لەم شوێنە بکرێت چکە بەڕاستی بەشێکی زۆری ئاوەکەی ئەوێ خۆش باسکە داخلی پرۆژێ ئاوەکە دەبێتەوە هیچ ڕێگە چارەیەکەیە بۆ ئەمە؟ ڕاستەکە ڕێگا چارە هەیە بەڵام خۆتان دەزانن ئەو قەیرانێکە کوردستان پێدا تێدا پەڕێنی ڕاستی دەستی ئەمە گرتووە بۆ بتوانین بە پێی پێویست بجوڵین ئەگەرنا ینی هیچ منتەقی تێدا نییە ینی لۆژێکی دەسیدایەتەوە پاشماوە شارێک لە شوێنێک ژێرخاکەی و جاریچکە لە ڕێگای بارانەوە شی و بێتەوە و ینی مەسەوێت تەڕەشح کات و بێتەوە ناو ئاوە جارێکی خەڵک بەکاری بێنێتەوە ئەوە ئەم کێشەی لە ڕێگای ڕیسایکلینەوە جێبەجێ دەکرێت کە پرۆژێکە لە بانۆقلی نزیک سەنگەسەر ڕاستیەکەی بڕیارە لە ئایندەدا جێبەجێ بکرێت. بەڵام ئێمە
ئەو ئیجراتانی ئەو ڕێکارانی کە گرتومانتە بەر ڕاستەکەی هەستمان پێکردووە کە ماوادی کیمیاوی و بایۆلۆجی و ئەو ماوادانەی کە بەشێکە ماوادی عوزوین هەوڵمان داوە لە ڕێگەی شارەوانی و لە ڕێگەی کۆمپانیای گارێکسەوە بۆی ئەو سارانەی کە پاشماوەی سەیدەلیەکان و خەسەخانە کۆ دەکاتەوە سارەی تایبەت بن و نەشبێن بۆیە ئەنی ئەو پاشماوەی کە پەیوەندی بە چۆن دەڵی کەلوپلی تۆبی و پاشماوەی تۆبیەوە هەیە ئێمە لە ڕێگەی شارەوانی و کۆمپانیای گارێکسەوە ئەمە کردووە کە سارێکی تایبەت کۆیان کاتەوە نێبا بۆ شوێنە پێشمان وایە ینی وەک ئیجراتێکی وەختیە ینی گەرنام شەر نییە ئەو ماوادانەی کە خراپن تەنها لە سەیدەلە و لە خەسخانەکان بن یا لە بەشی زۆری لێوەیە بەڵام هەشە لە ماڵەکەی خۆی دەرزی بەکاردەهێنێ مواد بەکاردەهێنێ دواتر فڕێدا ینی بەتابەتی هەندێک لەو نەخۆشیانی کە لە بابەتی التیهابی کە بەدی ڤایرۆسیوانەکە لە ڕگای لەمسوود ئەوانەوە دەگوازێتەوە هیچ دوونیە ئەو خەڵکانی کە ژیان و گوزارانیان لەسەر یا بڵێ کاسبیان لەسەر ئەو شوێنانەیە کە پاشماوە لێفڕێ دەوێت لەوێداشت کۆلەکەنەوە لەوانێوانە بە جۆرێک لە جۆرەکان بەرکەوتنیان هەبێت لەگەڵ ئەو ماوادانی کە فڕێ ئەوانیش تووشینە بەڵێ کاکە ئەم ناوچەیە کەس هاوسنگە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بەشێکی زۆری مادی خۆراکی لێوە داخل دەبێت لیژنەکانی ئێوە چۆن چاودێری بازار هەم ئەم جۆرە خوانەکە داخلی هەرێم کوردستان دەبێت ڕاستەکەی من بە خۆم لەگەڵ خۆپەسەندی نیم ینی پێمان وە بێمە هیچ کەم و کوڕیمان نییە و هەموو شتەکانمان پێفێکتە و لە سەسکەیە بەڵام بە دەلیلی ئەوەی کە لیژنەکانی قایمقامێت کە پێکاتون لە ئاسایشی ئابووری و لە سێکتەری خۆپاراستنی تەندروستی و ئاسایش و پۆلیس ینی پێم وابێت لیژنەکانی ئێمە لە چالاکترین لیژنەکانی قایمقامێتەکانی هەموو کوردستان ینی بەدەلیلی ئەوەش کە زۆرترین موادی بەسەرچوو موادی بێکوالیتی ئێمە گرتومانە و تەلەفمان کرد و میدیاش بڵاوی کردێتەوە ئەگەر بەراوردیکەی بە شارەکانی تری کوردستان من پێم وایە ئێمە لە سەفی پێشەوەی لیژنە چالاکەکانی بەڵام بەداخەوەی نازانم هۆکارەکانی ئەوەی کە ئێمە بەشی شەرما بەکەوتۆ لە توش بوون بە نەخۆشی شێرپەنجە ڕاستەکەی بابەتێکی زانستی و تۆبیە پێویستە وەزارەتی تەندروستی و بەڕێوەدارەتی سەحی ڕاپەڕینە تەندروستی ڕاپەڕین بێ لە نزیکەوە دەراسەیەکی جدی بکات و بۆی هۆکارەکانی دەستنیشان بکرێت. بدو هۆکار کە لە ماڵبەری تەندروستی تۆریگان سپاس بۆ ئامادەبوون جەناب دۆکو پسپۆرێکی بواری خۆراک لەم ناوچەیەدا ئایا ژینگەی ئەم ناوچەیە بۆتە مەترسی بۆ سەر هاوڵاتیان؟ بەڵێ دیارە سەبارەت بە بەو دەنگۆیانێک کە ڕێژەی شێرپەنجە لە قەڵازێ ڕێژەیەکی بەرچاوە قەڵازێش وەک هەر بەشێکی تری ئەم دنیا پانوبەرینە یان بەشێکی تری کوردستان هاوبەشە لەگەڵ زۆرێک لە هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە کە ئەویش گۆڕانکاریە ژینگەی و خۆراکی و پیشەسازیەکانە. ئەگەر سەبارەت بەو بابەتەی کە ڕێژەی توشبوون بە شێرپەنجە لە قەڵازیە زۆرە قسە بکەین دیارە ئامارێکی ورد و لێکۆڵنەوەیەک لەو بارەیەوە نییە بەڵام ئێمە زیاتر پێمان وایە هۆکارەکە پەیوەندی بە تێکەڵکێشی لایانی کۆمەڵایەتیان پتەوی پەیوەندی کۆمەڵایەتەکانی پشدەرەوە هەیە کە ئاگاداری هەموو توشبوانی شێرپەنجە و هەموو مردوانی شێرپەنجەین و ئەگەر ئەو هەواڵەش ڕاست بێ ئەو قسەیەش ڕاست بێ کە پشدەر لێ یەکەمی بەدەستێناوەیان ڕێژەی توشبوون بە شێرپەنجە لە قەڵازیە زۆرە دەتوانین هۆکارەکانی بە شێوەیەکی هەرەمەکی نەکزانستی چونکە پێویستی بە توێژینەوەی ورد هەیە دەتوانین لە سەرخاڵێکدا کورتی بکەینەوە کە سەرەکترینیان ئەم سێ هۆکارانەی خوارەوەن کە ئەویشان قەڵازێ بە درێژایی مێژووی نوێ گۆڕەپانێک جەنگ بووە کە ئەوە یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە دووەمیان ئاوی خواردنەوەی قەڵازێ کە ڕێڕەوێکی دوور درێژی هەیە تەواوی ئاوەڕۆی ئەو ڕێڕەوە ئاوەیە کە دێتەوە سەر پرۆژەی ئاوی خاص ئاوی قۆرسیان ئاوی زێرابی دێتەوە سەر کاوەش یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە ئاوی قۆرسیان ئاوی زێراب و هەروەها ئەو هەموو موادە پلاستیکیانەی کە دەڕژێتە ناو ئەو ئاوە کە موادی پلاستیکیش بۆ خۆی هۆکارێکی سەرەکیە بۆ توشبوون بە شێرپەنجە و هەروەها گەورەترین کارەسات کە لە قەڵازەیەوە ئێمە چەندین ساڵە وەکو ڕێکخراوە ژینگەی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەوڵ دەدەین کە خۆڵ و خاشاکی قەڵازێ لە نزیک پرۆژەی ئاوی خاص ڕۆنەکرێت
کە دواتر بەهۆی باران و بەهۆی سووتانیەوە جارێکی تر دەچێتەوە ناو پرۆژەی ئاوی خاص بەڵام بەداخەوە تا ئێستا چارەسەر نەکراوە هۆکارێکی سەرەکیە بۆ توشبوونی خەڵک بە شێرپەنجە کە ئەو موادە پزیشکی و تەواوی خۆڵ و خاشاکی پشدەر لە نزیک پرۆژەی ئاوی خاص ڕۆدەکرێت. دوتر بوو مەستەبارەت بەو ناوچەیە کە ئاماژە پێدا بەشێکی زۆر ئەو خۆڵ و خاشاکەی لێ فرێ دواتر پاشڕۆەکە ئەچێتەوە ناو پرۆژەی ئاوی خاصەوە ئێمە بە شێوەیەکی مەیدانی سەردانی ئێمەمان کردووە ئەوەی بەدی دەکرێت پاش ماوەی سێدەلەکانیش لێ بەدی دەکرێت ئەمە چ کارە ساتێک دەخڵقێنێت لە نزیکەم شوێنە فرە بەداخەوە دیارە ئێمە چەندین جار هەوڵمانداوە کە پاشماوە پزیشکیەکانی نەخۆشخانەی قەڵاتزێ و تەواوی عیادە و دەرمانخانەکان لە کوورەیەکی تایبەت بستێنرێن بەڵام ئەو هەوڵەشمان تا ئێستا لەبەر ئیهمالی دەستگا تەندروستیەکانی ناوچەکە و وەزارەتی تەندروستی بێ ئەنجام بووە کە کارەساتێکی زۆر گەورەیە ئەو پاشماوە پزیشکیانە چ دواشی بوونەوەیان چی ڕاستەوخۆ بە چۆڕانەوەی لەگەڵ ئاوی باران و چوونەوەی بۆ ناو پرۆژەی ئاوی خاص نەک هەر کارەساتی شێرپەنجە و چەندین نەخۆشی تری بەدواوەیە کە باوترینیان کە بەداخەوە لە قەڵازێ سەری هەڵداوە نەخۆشی التیهابی کەبەدی ڤایرۆسیە کە SBS ینی ڕێژەیەکی زۆر بەرچاو تۆمار دەکرێت کە ئەوەی هۆکاری سەرەکی خوێن و پاشماوە پزیشکەکان لێک دەدرێت. بەڵێ پێت وایە لایەن تەندروستیەکان کەمتر خەمن لەو ناوچەیە؟ بە دڵنیایەوە لایەنی تەندروستی ئێمە چەندین ساڵە ئاگادارمان کردوونەوە هەوڵمان داوە کەمپینمان بۆ پێکهێناوە کە پاشماوە پزیشکیەکان و خۆڵ و خاشاک لەو نزیک پرۆژەی ئاوی خاص دوور بکرێتەوە بەڵام بەداخەوە تا ئێستا گوێ بۆ نەگیراوە و تەندروستی خەڵک باخی پێ نەدراوە. بەڵێ ئەوەی تۆ زانەرێت لابێ ودا چون کردی بێ ئەم ناوچەیە بە بەدەلیلەوەی هاوسنوور لەگەڵ کۆماری ئیسلامی لانە بەشێکی زۆری خوانەکانش لێوە هاوردەی ئەم ناوچەیە دەکرێت ئەم خواردانە گونجاون بۆ ئەم ناوچەیە. دیارە ئەو خواردانەی کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە دێن بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتیش بۆ ناوچەکەی ئێمە قەڵازێ هیچیان بە کوالیتی کۆنتترۆلدا تێناپەڕن هەمووی بە شێوازی قاچاق دەێنرێت لەبەرەوەی دەواازەیەکی ڕسمی نیە و ئەو خواردانە کە دێن لە ڕێگای لاوەکیەوە دێنرێت کە دیارەوە هەر خواردنێکیش بە کوالیتی کۆنتترۆلدا تێنەپەڕێت و هیچ پشکنێنێکی بۆ نەکرێت دڵنیایە و جێگەی گومانە. چی بکرێت بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەم تەشەنەکردنی ئەم نەخۆشەدا بنرێت؟ پێویستە بەر لە هەموو شتێک لێکۆڵنەوە بکرێت توێژینەوە بکرێت هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە چین لە پشدەر ینی کە دیارە وەکو باسمان کرد هۆکاری سەرەکی ئاوی خواردنەوە دواتر خواردن و ئەوەی کە هۆکارێکی تریش کە من پێم وایە پەیوەندی بە خۆراکوێ و پەیوەندی بە کەلتوری خواردنی خەڵکی قەڵازێەوە هەیە خواردنی ڕێژەیەکی زۆرە لە شەکر کە بەداخەوە شەکر لێرە خەڵک زۆر بەکاری دەهێنێت و هیچ پارێزیەکی بۆ شەکر نییە کە شەکر یەکێک بە هۆکارە سەرەکیەکاندا دەنێت لە جیهاندا بۆ توشبوون بە شێرپەنجە هەم خواردنی شەکر لە قەڵازێ دەتوانین بڵێن کە وەکو کەلتور ڕێژەیەکی زۆر دەخورێەوە هەم خواردنی ئاردی سپیش یان بڵێن نان لە ماڵان زۆر بەکاردەهێنێت لە چاو شوێنەکانی تر دەتوانین بڵێن یەکێکی تر لە هۆکارەکان هەم بە حکمیەوەی کە ئاردی سپی بەتاڵ دەکرێتەوە لە ڕیشاڵ و تەنها کاربۆهیدراتەکەی دەمێنێت کە لەلایەکەوە کە خاڵی کرایەوە لەو ڕیشاڵانە کاریگەری خراپی لەسەر سیستەمی هەرسکردن دەبێت کەەوەش هۆکارێکی تری توشبوونە بە شێرپەنجای قۆڵۆن کە یەکێک لە ڕێژە بەرزەکانی قۆڵۆن لە جیهاندا و لە کوردستانیش و دواتریش کە ئارد ئەوەندە سپی کرایەوە هیچ ڕیشاڵێکی تیانەما تەنها کاربۆهیدراتەکان دەمێنن کاربۆهیدراتەکانش بۆ خۆی زووشی دەبنەوە و تەنها شەکر دەمێنێتەوە کە شەکریش وەکو باسمان کرد هۆکارێکی سەرەکی توشبوونی شێرپەنجەیە لە جیهاندا. بەڵێ تۆریان زۆر بە کورتی ڕێنمایی چییە بۆ هاوڵاتیان بۆ خۆپاراستن لەم نەخۆشیە؟ هیواداری هاوڵاتیان خواردنی بێ کوالیتی نزیک ئەکسپایر کە بەداخەوە ئێمە دەبینین 20 کێک بە 1000 دینارە کە ئەکسپایری نزیکە خۆیان لەو جۆرە خۆراکانە بپارێزن و هیوادارین کە هاوڵاتیان پابند بە ڕێنمایە پزیشکیەکانەوە لە شێوازی خۆراک و هەروەها ئەگەر بکرێت هاوڵاتیان باغ زیاتر بە خواردنە ڕۆکیەکان بدەن و خواردنی سوورۆکرا و ڕۆن و ئەوانەی کە زۆر سوور دەکرێنەوە چونکە هۆکارێکی سەرەکی دەتوانین بڵێن بۆ شێرپەنجە زەیتە کە هەم بۆ خۆی بۆ جوانکردنی ڕەنگی ڕۆن و بۆ نەهێشتنی بۆن ئۆمێگا 6 بەکاردەهێنرێت کە هۆکارێکی سەرەکی شێرپەنجەیە
لە بواری خۆراکیدا دی دەکرێت ڕۆن دووبارە بەکار نەهێنرێتەوە زەیتی نەباتی ئەوەی کە کوالیتیەکەی بەرز نەبێت بەکار نەهێنرێت خەڵک لە ڕێگەی دەستگا تەندروستیەکانەوە لە ڕێگەی مینبەرەکانی مزگەوتەوە وشیار بکرێتەوە لە بەکارهێنانی خواردنی کوالیتی نزم و هەرزان. لە هەرێمی کوردستان ئێمە هیچ شوێنێکمان نییە بەو شێوەیە کە بڵێن پشتی شێری بەرکەوتووە و زۆرترینە لە بۆ نەخۆش شێرپەنجە لە هەموو پارێزگاکانی هەرێم و ئیدارەکانیش دەتوانین بڵێن ڕێژەکان لێک نزیکن ژمارەی توشبووان بە نەخۆش شێرپەنجە یعنی ناوچێکی دیاریکراومان نییە ڕاستی بڵێن ئەو ناوچەیە ڕێژەی شێرپەنجەی زیاترە لە ناوچەکەی تر جیاوازێکی ئەگەر هەش بێت جیاوازێکی زۆر کەمە ئەویش لەوانەیە لە ساڵێک بۆ ساڵێک تر جیاواز بێنی لەوانەیە لەو ساڵە ژمارە لە شوێنێک جیاوازێکی کەمی هەیە لەگەڵ شوێنێکی ساڵێکی تر شوێنێکی ترە لەبەرەوە لە کوردستان هیچ شوێنێکمان نییە نە لە قەڵاتزێ و نە شوێنێکی تر کە بڵێن ئەو شوێنە پشتی شێری بەرکەوتووە بۆ نەخۆش شێرپەنجە هەموو بەشەکانی لە هەرێمی کوردستان بە پێ و داتانەی لە لامانن نزیکن ینی ئامارەکان لێک نزیکن لەبەرەوە شوێنێکی تایبەت ناوچێشی دیاریکراوی تایبەتمان نییە چی دەکەین بۆ هوشیارکردنەوەی لە چوارچێوەیەکی گشتی ئێمە پرۆگرامی کۆنتترۆلی نەخۆشە درێژخانەکانمانەیە کە لە چوارچەی ئەواندا نەخۆشی شێرپەنجێت کە خۆی نەخۆش شێرپەنجەش یەکێکە لە نەخۆشیە درێژخایەنە ترسناکەکان کە پێیوەستە زۆر پێیوەستە بە شێوازی ژیان بەژی ئەو ژینگەی کەسەکە تێیدا دەژی کاری ئێمە و بە تایبەتیش لە کاری ئەم ساڵمان و لە داهاتوشمان کارکردنی زیاترە بۆ هاندانی خەڵک وشیارکردنەوەی خەڵک لەسەر ناسینی نەخۆشیەکە باشتر بۆ زانینی نەخۆشی شێرپەنجەتیە و چۆن خۆیان لێ دەپارێزین و پابوون بەو ڕێکارانەی یاخود بەو سلوکیاتانەی کە دەمان پارێزی لە توشبوون بە نەخۆشە چووکە خۆشبەختانە ئێستا دەرکەوتووە لە 130 تا 150 نەخۆشەکانی شێرپەنجە ئێمە دەتوانین خۆمانی لێ پارێزین جۆرەکانی شێرپەنجە لای ئێمە تاوەکو ئێستا ئەوە بەپی ئامارەکانمان ڕێژەی توشبوونەکە لە ژن زیاترە کەمێک زیاترە لە پیاو نزیکەی لە 100 زیاترە لە ژن بەراورد بە توشبوون بە پیاو زۆرترین ئەو شێر نەخۆشانی شێرپەنجەش کە هەن لە لای ئێمە چیە بە شێرپەنجەی ژمارەیەک شێرپەنجەی بۆڕی هەناسەیە کە ئەوە شێرپەنجەی ژمارەیەکەوە هۆکاری سەرەکیش بۆ ئەو شێرپەنجەیە جگەرەکێشان و نەرگیلەکێشانە دووەم جۆری شێرپەنجە کە زۆرترینە شێرپەنجەی ژمارەیەکە لە ژناندا شێرپەنجەی مەمکە کە شێرپەنجەی مەمکیش ئێستا دەرکەوتووە دەتوانین خۆمانی لێ پارێزین تابەتی ژنان و ئافرەتان دەتوانن خۆیانی لێ پارێزن بە پابەتبوون بەو شێوازی ژیانی تەندروست وەروە چارەسەریشی زۆر باش ئەگەر بێت و خێرا دەستنیشان بکرێ ڕێژەی چاکبوونەوەی شیفای تەواوی چاکبوونەی تەواو یەکجار بەرزێ کەسەکە دەتوانێت بە تەواوی چاک بێتەوە ترسی نەخۆشەکەی نەمێنێ بۆ تەمەنەکەش زۆرترین تەمەن کە لای ئێمە شێرپەنجەتیدا تۆمار کراوە لە 40 ساڵ تاوەکو 6 ساڵە زۆرترین ڕێژەی شێرپەنجە کە هەبوو بێ لەو تەمەنەیە ئێمە لە نەخۆشخانەی هیواین کە تایبەتە بە چارەسەری توشبووان بە نەخۆش شێرپەنجە وەکو پێشتر باسمان کرد بە پێی ئاماری وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها لە ماوەی ساڵی 2010دا زیاتر لە 5,000 کەس تووشی نەخۆش شێرپەنجە بوون واتە هەر لە کۆی 100,000 کەسێک 105 کەس تووشی نەخۆش شێرپەنجە بوون بەشێکیان دەکەوێتە دەڤەری قەڵازەوە ئەوانش کە تووشی ئەم نەخۆشە دەبن دێن لێرە چارەسەر وەردەگرن دەمانەوێت نمونەیەک لەو کەسانە وەربگرین چۆنەتی هەستپێکردنیان بەم نەخۆشیە و چۆن چارەسەر وەردەگرن لە هەمان کاتدا بەرپرسی لایەنی پسپۆڕ و شارەزا لەم بواردا لەم نەخۆشخانەیە وەردەگرین. چۆن هەست بەم نەخۆشیە کرد سەرەتا نیشانەکان چی بوون لە تۆدا؟ چۆن هەست پێکەم عیب نەبێ براژنەکەم مرد بوو لە ئێرانی من خۆم خودی خۆم ئێرانی بەڵا بوومە خەڵازەیە عیب نەبێ چوم ئێرانێ 3 ڕۆژ 4 ڕۆژان لە ئێران لە تەحزیە بوو دوای ئەوەی
لەوێ دەست حیبنێ مەحیدە مێشا لە خۆڕە قەتشم مەحیدە وشکنی نام نەخۆشی وشتی بنەوە لە نکاوڕا لە مەحیدەیە شەو هەر هاتمەوە حیبنێ بریانەوە سەررەشتی لێ نەخۆش لیان بریانمە دکتۆری لێ پرسیاریان لێکردن لا دشتیان دامێ هەر خراپتر بوو هاتمەوە ماڵێ ئەو جارهینیانوە دووجێ نازۆریان بکردم لە قەڵازێ لە تریس پشکنین خۆت کردبوو پێشتر نا والله ئەی هیچ زانارێکت هەبوو لەسەر منە خۆشیە ناوەڵڵە قەت نەخۆشم نەبووە چەند ساڵە تووشی ئەم نەخۆشیە والله سێ مانگ دەبێ و نابێ سا بەردەوام لێ ڕۆژانە چارەسەر وەردەگری بەخوای بەردەوام نییە من عیب نەبێ هەفتەی یەک جەدێ بە دوو هەفتان جەدە ڕێنمای چێ بۆ ئەو دادانی توش بوون و ناتوانن پشکنی بۆ خۆیان کە شەرم دەکەن چیت هەیە بۆیان واللهی زۆر زۆر پێ خۆشە پشکنین بکەن شەرم نەکەن هیچ دەبێ چارەسەری خۆ بکەن ئینشاءالله چۆن هەست بە منە خۆشیەکە تۆ وڵی چۆن ئەسم پێکرد چون بۆ لای دکتۆر هەنێ بەشێک لە لەشم ئاسا بێتە چون بۆ لای دکتۆرەکانی ئێرە پیان وتم کە ئەبێ لای بەرموو علاج وەرگرم دوایەوە ئیتر سپاس بۆ خەئاتومەتە خستەخانە ئیوە ئەمەلیاتەکەم کرد زۆر لە تاران کردم ئیتر ئەمەلیاتەکەم کردو ئێستا سپاس بۆ خە علاج وەرگرم و زۆر باش بەڵێ ماوەی چەندێکە تو تووشی ئەم نەخۆشە بوویت تقریبا نزیکی سێ مانگ 4 مانگ ئەچێ وت 3 مانگ بۆ 4 مانگ تقریبا هەرەوە نابێت بەڵێ ڕێنمای چیە بۆ کەسانەی کە هەڵاسن بە پشکین جەستەی خۆیان و ترسێک لە ناخیاندا هەیە بوون لە بەرەمەر ئەم وڵی ڕێنمایم چی بێ ڕێنمای ئەوەیە باشینش بە زووترین کاپچیتە لای دکتۆری کە زانین شتێکی نامە لە گیانتا هەیە شتێک هەیە کە بووەتە ئیزعاج بوونت چونکە دوایی چارەسەرەکەی ئیزعاجە بێت و لەوانەش چارەسەری نەبێت بەڵێ بیندران دوای ئەوەی ئێمە بە شێوەیەکی مەدانی سەردانی کەش و هەوای ئەو ناوچەی قەڵازەمان کە دەگوترێت مەترسی بۆ سەر توشبوون بە نەخۆش شێرپەنجە هەیە ئێستا ئێمە هاتوونی سلێمانی و لێرە لە نەخۆشخانەی هیوای زۆر بەڕێز دکتۆر دۆستی نەجاتمان لەگەڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا دەمانەوێت ڕێنمایەکانی ئەو بۆ ئێوە بووگازینەوە دکتۆریان سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر لەوە دەست پێ بکەین هۆکارەکانی توشبوون بە نەخۆش شێرپەنجە چییە بە شێوەیەکی گشتی بەڵێ نەخۆش شێرپەنجە یەکێکە لەو نەخۆشانی کە لە ناو خەڵکە زۆر لێ ئەترسن بە نەخۆشی سەردەم ناو دەبرێت هەموو جیهان بەدەستیەوەی جیرۆ دەبووە ساڵانە ڕێژەکەی لە هەموو جیهان لە زیاد بوونایە ئەگەر بینە سەر هۆکاری توشبوون بە شێرپەنجە توانین بیکەین بە دوو بەشەوە بەشێکیان پەیوەندی هەیە بە هۆکارە ژینگەیەکان بەشێکیان پەیوەندی هەیە بە هۆکارە بۆ ماوەیەکان بۆی مرۆڤ تووشی شێرپەنجە بێت یەکەم شت دەبێت ئەو کەسە قابلیەتی توشبوون بە شێرپەنجەی تێدا بێت ئەمە بە هاوکاری بوونی چەند کۆمەڵێک هۆکاری ژینگەیی بە یەکەوە وا دەکا ئەو کەسە لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانیدا تووشی شێرپەنجە ببێت بە پێ و داتانی لە بەردەستایە بەرەو ئەوە دەڕوات کە لە جیهاندا لە 1930 دانیشتوان لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانیاندا تووشی شێرپەنجە بن ئەمەش ڕێژەیەکی زۆرە بۆی لە هەموو وڵاتەکان خۆیانی بۆ ئامادە دەکەن بۆ توشبوون ئەوەی کە شایانی باسە لە کوردستان بە پێی ئەو قسانەی لەم دوایانەداکرا کە ئاماری شێرپەنجە لە بەرزبوونەوەدایە من ئەمە دڵنیایەک بدەم بە هاوڵاتیان ڕاستە شێرپەنجە زیادی کردووە بەڵام زیادکردنێکی مەترسیدار نییە بگرێ هێشتا ڕێژەی توشبوون لە ناو هەرێمی کوردستان زۆر کەمترە لە وڵاتەکانی دراوسێمان لە ئوردون لە ئێران لە لوبنان لە سووریا و لە 125 ڕێژەی توشبوونە لە ئەوروپا و لە ئەمریکا هۆکارەکان بە بۆچوونی من یەکێک لە شتە گرنگەکان بۆ توشبوون بە شێرپەنجە شێوازی ژیانە لایفستایل ئەگەر ئەو کەسە ژیانێکی ناتەندروستی هەبێت ڕازە نەکات کەم بچوڵێت ئەمانەوا دەکا کە ئەیشێک بێلەوانی کە لە داهاتوودا تووشی شێرپەنجەی بکات سترێس بۆ هەموو نەخۆشیێک و بۆ شێرپەنجەش
دوودڵی و قەلەقی و سترێسی زۆر کە بەداخەوە دانیشتوانی ئێمە چەند ساڵانێکە بە بۆنەی کۆمەڵی قەیرانەکان لە سترێسێکی دوور و درێژاژی ئەمەش کاریگەری خۆی هەیە هۆکاری بۆ ماژۆ کووتمان کە ئەو کەسە دەبێ هەڵگری لەو جۆرە خانانە بێ کە ئەگەر هۆکاری ژنگەی کاری تێبکا بگۆڕێ بۆ شێرپەنجە ئەمەش جوابی و پرسیارەیە بۆچی کەسێک 50 ساڵ هەردوو دوو کەس بەراوردکەین هەر 50 ساڵ هەردووشیان ژگەرە کێشن یەکیان تووشی شێرپەنجە ئەبێت ئەوەی تر توش نابێت ئەمە وەکو وەڵامێکە کە ئەو کەسێک کە توش بووە خۆی هەڵگری ئەوەیە کە ئەم هۆکارە ژنگەرە کاری تێبکە خۆراک زۆر گرنگە بۆ هەموو بۆ تەندروستی مرۆڤ بە تایبەتی لە شێرپەنجەشدا بە بۆنەی ئەوەی کە شێوازی ژیانمان گۆڕاوە جاران خواردنی فرێش بەکارهێنرا گۆشتی فرێژە خورا بەڵام کە ڕووکردنە سەر خۆراکی لە قوتوندراو ئەگەر خۆراکەکە ئەکسپایر بێ و ئەکسپایر نەبێ باش بێ یا خراپ بێ خۆی ڕێژەیەک لە توشبوون بە شێرپەنجە زیاد دەکا و لەوبەرەوەی لە وڵاتی ئێمەش تا ئێستا 100% مۆزوعی خۆراک کۆنتترۆل نەکراوە مەترسیەکە زیاتر دەبێت بۆیە تا بگەڕینەوە بۆی شێوازی سادەیی جاران کە هەبووە کە خواردنی فرێش بەکاراتوە لە جوانی خواردنی لە قوتوندراوی فاسفود خواردنی خێرا وەکو ئەوەی کە ئێستا لە زۆربەی شوێنەکاندا هەیە و خەڵکیش لە کوردستان بە هەمان لاساییکردنەوەی ئەوروپا و ئەمریکا چوونەتە سەرەوە خواردنانە ئەمەش کێشەیەکی تر جگەرە کێشان و مەشروب ئەوە بە هۆکارێکی سەرەکی دادەنرێن لەگەڵ کۆمەڵێک هۆکاری تر وەکو بەنزین وەکو پیسبوونی ژینگە زۆربوونی ڕێژەی ئۆتۆمبیل لە ناو شارەکانداکردنەوەی کارگەکان ئەمانە هەمووی هۆکارن دەکان مرۆڤ توش ببێت. بەڵێ دکتۆریان بەپێی ئەو زانیارانی لە بەدەستی ئێمەدایە دەگوترێت لە هەرێمی کوردستان لە ماوەی تەنها ساڵی 2010دا پێی ئامارەکانی وزارەتی تەندروستی بە شێوەی گشتی 5,000 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بوون هەر لە 100,000 کەس 105 کەس تووشی ئەم نەخۆشیە بووە. ئەگەر باس لەوە بکەین ئەم ڕێژەیە زیاتر کام جۆرەیە داخل جۆرەکانی نەخۆشی شێرپەنجە ئەوەی زۆر باوە لە کوردستان کامەیە؟ بەڵێ باوترینیان شێرپەنجەی مەمکە لە خانمان لە دوای ئەو شێرپەنجەی کۆڵۆنێکێکە لەوانەیە کە ئێمە زۆر جارێ بینی شێرپەنجەی سیەکان پرۆستات مەعیدە ئەمانە بە و لیمفەگرەکان ئەمانە زۆرترین جۆرن کە لا ئێمە تۆمار دەکرێت لە مناڵە ئەمە بۆ گەورە لە مناڵە شێرپەنجەی خوێن بە دەرەجەی یەکەم و دوای ئەو شێرپەنجەی دەماغ برین تیومەر ئەم دوانە زۆرترین ڕێژەکە پێک دێنن و ئەوەی من ئاگادار بم لە 2010 نزیکەی 127 منداڵ تۆمارکراوە کە شێرپەنجەیان هەبووە. بەڵێ کەمتر خەمێ لە هاوڵاتیانەوە بۆ ئەنجامدانی پشکنین بۆ جەستەی خۆیان لەم نەخۆشەدا ناتوانین تەناگلەی لە هاوڵاتیان کەین لە هەموو لایەکەوەیە کەمی ڕۆشنبیری تەندروستی وای کردووە کە ئیهمال بکرێت ئەوەی زۆر دڵخۆشکەرە یەک لە سەرسەی شێرپەنجە دەتوانرێت خۆمانی لێ پارێزین دەتوانێت توش نەبی تا لە سێ نەخۆش دەتوانین نەخۆشەکەم تێن بە گرنگترینیان پشکنینی پێشوەختە ینی کە ئەمە هاوڵاتیانە بێ بیکەن و ئەبێ ئێمەش وەکو لایانی تەندروستی وەکو ئەعلام بە تایبەتی خەڵکەکە بۆیان ڕوونکەینەوە کە چۆن دەتوانێت پشکنینانە بکەن چەند گرنگە دوورکەوتنەوە لە شەرم بەدەیان خانمی ئێمە کە تووشی گرەیەک دەبێت لە شەرمان کە ناچێتە خستە نەخۆشخانەکان ئەگەر لە قۆناغی یەکەم دابێ لەوانەیە پێویست بە کیمیاوی نەکا بە نەشتەرگەریەکی بچووک چارەسەر دەکرێت و چاکیشە بێتەوە هیچی نایە بەڵام لەبەرەوەی شەرمەکات بێتە لای دکتۆریا بە ماڵەوە بڵێ کە گرەیەکیە لە سنیا کاگاتە لایەمە بەداخەوە لە قۆناغێکدایکە ئێمە لەوانەیە نەتوانین شتێکی وا پێویستی بۆ بکەین لە خانماندا پشکنین بە دەستی خۆیان مانگانەی ئاسێ مانگجارێک بۆ گەڕان بە دوای گرەکان لە سنگیاندا کارێکی زۆر گرنگە و دوای ئەو لە دوای تەمەنی 6 ساڵیەوە ئەنجامدانی پشکنینی مەمۆگرافی کە لە 2-3 شوێن لە سلێمانیدا دەکرێت ئەمە زۆر گرنگە بۆی پێش وەخت بزانی پێشەوەی توشبین ئەو کەسانی کێشەی کۆڵۆنیان هەیە لە عائیلەکانە یا خۆی بەردەوام کێشەی کۆڵۆن و ناو ڕیخۆڵەی هەیە مەفروزە بە 2 ساڵ یا 3 ساڵ جارێک ئیندۆسکۆپیەک یاخود نازوورێک بکات بۆی دڵنیابێ هیچ خانێکی شێرپەنجەیی دروست نەبووە لەو کاتانە بە بڕینێکی زۆر بەسیت بەبێ نەشتەرگەری چاکە بێتەوە و فەحسی عام هەموو کەسێک پێویستە لانی کەم ساڵی جارێک پشکنینێکی گشتی بۆ خۆی بکات بۆی پێش وەخت بزانێ ئەگەر وەزعی بەرەو ئەو هەروە توش ببێ دوورکەوتنەوە لە جگەرە کێشان لە مەشروب خواردنەوە لە ڕاضەکردن
کەمترین دانیشتن کە کورسی و دانیشتن و ڕازە نەکردن خراپترین شتە کە ئێمە هەمومان جیرۆ دەیبووین ئەگەر ڕۆژانە نیو کاتژمێریش بێت هەناگە ڕاضەیەکی جدیش نەکا بەس بە پێ بڕوات هەوایەکی پاکەڵ بمژێت شێوازی ژیانی بگۆڕێت دوور بکەوێتەوە لە قەڵەوی ئەمە زۆر دوورەکەوێتەوە لە شێرپەنجە هۆکارە ژنگەیەکان دروست نابن خواردنی دروست خواردنی فرێش ئەو خواردنانی کە لە ماڵ ئامادە دەکرێن دوورکەوتنەوە لە خواردنی خێرا ئەمە هەمووی ڕێنماییەکە بە دڵنیاییەوە دەتوانێت ڕێژەی شێرپەنجە پێ کۆنتترۆل بکرێن. بەڵێ دکتۆر ئەمە کەم بە پرسیاری کۆتایی تێکەڵبوونی پاشماوەی ماڵان و یاخود پاشماوەی سەدرە دەرماخانەکان بە پرۆژێ ئاوی خواردنەوە لە بەشێکی لە پرۆژێ ئاوی خواردنەوەی قەڵازەیە کە بە ئاوی خاستان سندراوە ئەمە خەتراتی بۆ سەر ئەم ناوچەیە دروست کردووە بە پەیزانەکانی جناب لە ڕووی تەندروستیەوە ئەمانە چی کاریگەریەکیان دەبێت؟ بەڵێ من زانیاری تەواو نییە لەوێ کە چی ڕوویداوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئاو یەکێکە لەو سەرچاوانەی کە چەند بۆ مرۆڤ گرنگە کە ژیانی لەسەر بەندا ئەگەر بێت و پیس ببێت یاخود بەخراب بەکاربێنێت سەرچاوێکی مەترسیدارە بۆ کۆمەڵک نەخۆشی زۆر پیسبوونی ئاو بە هەندێک مادەی ژەهراوی کە ئێمە نازانین کە لەو شوێنە پێویستە پشکنینی بۆ بکریا لە هەر شوێنێکی تر بێگومان لەوانەیە کاریگەرێکی نەرێنی و خراپی هەبێ لەسەر ژینگە و لەسەر مرۆڤ و لەسەر توشبوون بە هەندێک لە نەخۆشیەکان پاش ماوە پزیشکەکانیش پێویستە نەک لە یەک شوێنی دیاریکراوە لە هەموو کوردستان لە هەموو شارەکان شێوەی تایبەتی خۆی هەیە بۆ لە ناوبردننی هەربەی بە شێوەی ئۆتۆکلیف بێت یا بە شێوی سووتانتن بێت پاشان وەکو پاشەڕۆیەک تەعاملی لەگەڵدا بکرێت کەوەی من ئاگادار بم لە ناو سلێمانی هەندێکیان دەکرێت بەڵام لە ناوچەکانی دەرەوەی سلێمانی نازانم تا چەند پابندن بەو ڕێنماییانەوە و زۆر زەرورە کە بە هیچ شێوێ لە شێوەکان پاشەڕۆ پزیشکیەکان تێکەڵی پاشەڕۆی ئاسایی نەکرێت بەڵام کاریگەری ئەم پاشەڕۆیانە زیاتر بۆ نەخۆشیەکانی ترە بەرەوەی بە تایبەتی بۆ نەخۆشە ڤایرۆسەکان نەخۆشیە گواستراوەکان و نەخۆشیەکانی کەوانی کە تووشی سکچوون و ئەم جۆرانە دەبن زۆر کاریگەری زیاترە وەک لە توشبوون بە سەرەتان. بەڵێ زۆر بەڕێز دکتۆر دۆستی نەجات بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوە زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوە. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم چەشنەهاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەی بەدەدا چون کە تایبەت بوو بە ئامارەکانی وەزارەتی تەندروستی سەبارەت بە نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستاندا تا بەرنامەیەکی دیکە و تەوەرەیەکی دیکە هەمووتان بە کامرانی دەستپێرین خواتان لەگەڵ.